ڕۆژێک کۆمەڵی قوتابی بۆ ئامادەکردنی راپۆرتێک دەڕۆنە لای کارمەندی کتێبخانەیەکی مێژووی لە لەندەن. راپۆرتەکەیان دەربارەی سەدە تاریکەکانە کە مەبەست لێی سەردەمی شارستانیەتی ئاسیایی و ئیسلامیە. بەڵام کارمەندی کتێبخانەکە وانەیەکیان فێرەکات کە لە ڕاستیدا ئەوەی ئەوان ناویان ناوە چاخە تاریکەکان یەکێکە لە سەردەمە زێڕینەکانی مرۆڤایەتی کە بنەماکانی داهێنانی کامێرا و سەعات و فڕۆکە و زانستی پزیشکی لەوێەوە سەریان هەڵداوە. کارمەندەکە پێیان دەڵێت ئێوە مێشکتان بە زانیاری هەڵە پڕکراوە، بۆیە قوتابیەکان دەبا و گەشتێکی مێژووییان لە ناو کتێبخانەکەدا پێدەکات. ئەوە کارمەندی کتێبخانەکەیە؟ پێم وایە خۆیەتی. چۆن ناتوانین لەسەر سەدە تاریکەکان شتێک بەدەست بهێنین؟ بە یارمەتیت ببوورە کە بێزار دەکەین. چی دەوێ؟ ئەمانەوێت کاریگەری سەدە تاریکەکان بزانین لەسەر سەردەمی مۆدێرنی ئەمڕۆ. لە مێژوودا هەرگیز سەدەیەک نەبووە بەو ناوەوە. لە سیلێمەیە. ئەوە زۆر زۆر بە نرخە. پێم وایە کەسێک مێشکی ئێوەی پڕ کردووە لە شتی بێنرخ. هەزاران ساڵمان تێپەڕاندووە بە خاڵێکی ڕەشەوە لە مێژوودا. ڕاستە؟ بەڵێ ئەوە ڕاستە. بینیت؟ من هەمیشە واڵێم ئەوەی پێتان وتراوە دەربارەی ئەم سەردەمانە و شارستانیەتەکانی پێشوو گوایە هەمووی کوشتار و بەڕبەڕیەت و تاڵانکاری و هیچ داهێنانێکیان نەبووە؟ نانانانان بڕۆنە دەرەوە لێرە. ببوورە کە بێزارمان کردی. بابەتێکی بێفایدەیە. هەموو کەس دەزانێت کە یۆنان و ڕۆمانەکان هەموو داهێنانەکانیان کردووە. بەڕاست ئەوان کردویانە و تۆش دڵنیای لەو قسەی خۆت؟ ئەزانم ڕەنگە شتێکی باشم هەبێ کە ئێوە بتوانن سوودی لێ ببینن، بەڵام مەبێت ئەرکەکە دواتر خۆتان تەواویکەن. ڕەنگە بتوانن بەدواما بێن؟ دوام کەون. کتێبێکی زۆر باشم لایە بۆتان. لێرە بۆکوێ ئەوەن ئێمە؟ نازانم. پرسیاری لێ بکە. ببوورە بۆ کوێ ڕۆین؟ لە تاریکیەوەتان بەم بەرەو ڕووناکی لە زەریاوە بۆ سەر وشکانی شتگەلێک هەیە ئەبێ بیزانن بڕوان پێ بکەن. بیرمە لە شوێنێک لەم ناوەیە دامناوە. ئەوەتە ئێستا سیرکەن. ئەگەر ئەوێرن ئەوە چییە؟ بەخێر بێن بۆ سەدە تاریکەکان یان ئەوەی پێویستە بوترێت سەدەی ئاڵتوونی. تۆ کیت؟ من ئەلجەزاریم، ئەندازیار و داهێنەری بەتوانە. وامزانی ئەڵێی ئەمە سەدە تاریکەکانە، بەڵام وانە و تاریک نییە. بەڵام ئەوە پێش دەبەستێت بە معریفە و تێگەیشتن. بەڵێ لەو سەردەمەدا چەندین بەشی دنیا هەبوون کە تاریک نەبوون، بە پێچەوانەوە شارستانیەتێک هەبوو کە لە ئیسپانیاوە درێژ دەبەوە بۆ چین. تیشکی ئاڵتوونی داهێنان و دۆزینەوەکان ڕۆشنایی بە هەموو شتێک بەخشی بوو. کام شارستانیەت؟ شارستانیەتی ئیسلامی هاوڕێکەم. لە ڕێگەی چەندین زانا و کەسانی خاوەن معریفەی بەرز لە بیر و باوەڕی جیاواز باشترین دۆزینەوەکان لەو سەردەمەوە بۆ مرۆڤایەتی دەستیان پێکرد. دۆزینەوەکان پشت ئەستور بوون بە معریفە دێرینەکان، بەڵام داهێنانەکانیان پەیوەندی بە دنیای ئەمڕۆمانەوە هەیە. وەکو چی؟ هەرچیە کە تۆ بیری لێیەکەیتەوە. پێویستە وێنەیەکی بگرم.                                                                      پێویستە وێنەیەکی بگرم.
بەڕاستی ئەمزانی ئەمە بیرۆکەیەکی باش بوو. تۆکیت ڕێگەم بن بە ئیبن ئەلهەیسەمتان پێ بناسێنم. زانایەکی گەورەیە و بیرۆکەکەی ئەو بووە هۆی داهێنانی کامێرا. تۆ کامێرە داهێناوە؟ من بنەمای بیرۆکەی کامێرام داهێنا. ڕێگەیەکم دۆزیەوە کە چۆن وا بکەین کاردانەوەی وێنەیەک لەسەر ڕووپۆشێکی تر نیشان بین. ئەویش باکردنی کونێکی بچووک لە ژوورێکی تاریکە کە پێڵێن وێنەدانەوە. بیرکەنەوە لە هەموو ئەو شتانەی کە لەو بیرۆکەیەوە دەستی پێکردووە. کامێرا، سینەما، هەمویان لەو بیرۆکەیەوە دەستیان پێکردووە. زۆر جوانە. وریابن، ئاگاتان لە خۆتان بێ. ئەوە کێیە؟ ئەوە هاوڕێم عەباس ئیبن فرناسە. سیرکەن چۆن بە ئاسمانە ئەدرەوشێتەوە. ئەو باوەڕێکی زۆری بە بیرۆکەکەی خۆی هەبوو کە مرۆڤ دەتوانێت بفڕێت. بەڵێ، ئەو بوێری ئەوەی هەبوو ئەو خەونەی تاقیب کاتەوە و بفرێت 1000 ساڵ پێش ڕایت برازەرز. بۆیە کاتێک گەشتەکەی بە فڕۆکە بە شتێکی کەم سەیری مەکە. پێویستە عەباس ئیبن فرناس لە بیر بێ. ئامادە بن، من ئامادەم بۆ فڕین. ئەو شتێکی بیرچوو کلک کە زۆر گرنگە بۆ نیشتنەوە. بشتم دکتۆرمە. ئەوە بانگیتان کرد؟ هاوڕێ دێرینەکەم، بۆچی خۆت ناناسیێنی بە میوانە گەنجەکانم؟ من ناوم ئەبوو قاسم ئەلزەهراویە. زۆر کەس پێمەڵێن باوکی نەشتەرگەری. هەر بەڕاستی ئێوە نەشتەگەری زانە کردە و کاتە؟ بەڵێ بێگومان. لە ڕاستیدا زۆربەی ئەو ئامێرانەی نەشتەگەری کە دامهێناون هێشتا لە نەخۆشخانە نوێیەکانتانە بەکاردێنرێت. بە یارمەتیتان نەخۆشێک لەوەیە پێویستی پێمە. تیخاکەم ڕەنگە پێویستم بە تەقەڵ بێ. بۆ ئەمە بەستە ڕیخۆڵەی ئاژەڵ بەکارێنم. ڕیخۆڵەی ئاژەڵ؟ ڕیخۆڵەی ئاژەڵ زۆر باشە بۆ دوورینەوەی برینی ناوەوە. تا ئێستاش پزیشکەکان بەکاری دەهێنن. ببورن ئەبێ بڕۆم. ئەو کچی کێیە؟ ئەوە مریەم ئەلئوسترلابیە، یەکێکە لە بلیمەتەکانی سەردەمی خۆی. ئەو داهێنەری قیبلەنمایە. قیبلە چی؟ قیبلەنما. ئەم ئەمێرە ئاسمان و وەستێرەکان لەسەر ڕوویەکی بچووک پیشانەیات کاتوانیت بیخەیتە دەستی خۆتەوە کە بەکار هاتووە بۆ حسابات و دیاریکردنی کات. هەمان ڕۆڵی سەعات و سەتەلایت و مانگە دەستکردەکانی هەیە و یارمەتی خەڵکەیە هەموو ئاڕاستەکانی جیهان دیاری بکات و گەشت بکات. زانست لەو ئاستە بەرزەدا بوو. هەموو ئەو شتانە لە سەردەمی ئەڵتوونی دادەهێناون؟ ئەوە تەنها ڕوویەکی بچووکم پیشاندان. هەزاران داهێنانی تریش هەبووە لە هەموو بوارەکانی ژیاندا و تا کاریگەرەکان یەگاتە سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا. بۆیە گەر سەیر بکەن ئەو سەدانە تاریک نەبوون. ئەی تۆ چی؟ من؟ تۆ چی داهێنا؟ من نامەوێت زۆر خۆم گەورە بکەم، بەڵام هەندێک داهێنانی سەرەتاییم کرد لە بواری ئەندازیاریدا. پێم وایە باشترین دۆزینەوەکانی من گۆڕینی جوڵەی خولانەوەی بازنەیی بۆ جوڵەی ئاسۆیی بوو بە بەکارهێنانی توڵ و میل کە بنەمای کارکردنی پەمپ و مەچینەیە. لە ڕاستیدا هیچ بیرۆکەیەکم نییە کە شۆڕشی پیشەسازی چۆن دەبوو چەند سەد ساڵێک دواتر بەبێ ئەو داهێنانەی من، هەرچەندە کەسیش ڕێزی ئەو داهێنانە ناگرێت. بەڵام باشترین داهێنانی من ئامێری دیاریکردنی کات بوو کە ئەویش کاژمێری ئەفسانەیی فیلە. ئەمە سەعاتە؟ بەڵێ، چەندین پێکاتەی تایە کە لە کلتورە جیاوازەکانی جیان کۆکراوەتەوە، وەک شارستانیەتی هندی، یۆنانی، عەرەبی، میسری و چینی. واو، ئەوە کاتژمێری نەتەوە یەکگرتوەکانە. بەڕاستی جوانە. هەر بەڕاستی ئەمە کات دیارێکات؟ بەڵێ، بە بێگومان ئەگەر ئەم داهێنانە نەبوایە بە هەزاران کەس لە مەوعیدەکانیان دواکەوتن.
هەر بەو بۆنەیەوە کات بە فیڕۆمێن و پێویستە بگەڕێنەوە و بەڵام لەبیرتان بێ ئەم زانیاریانە بڵاو بکەنەوە کە من بەشێکی زۆر بچووکی چاخە ئاڵتونیەکانم پیشاندان بەڵام جگەلەوە چەندین زانا و داهێنەری تر هەن کە داهێنانەکانیان پەیوەندی بە دنیای ئەمڕۆ هەیە کە ئەبێت خۆتانەوە بدۆزنەوە. چاڕێکە